لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی هاتنی قۆناغی دووەمی ڕێککەوتنی نێوان عێراق و ئەمریکا بۆ ئۆپراسیۆنەکانی شەڕی دژی داعش نیگەرانی لە هەرێمی کوردستان دروست بووە کە هێزەکان بەتەواتی لە هەرێمی کوردستان بکشێنەوە. بەرپرسانی هەرێم و شارەزایان پێیان وایە کە هەرێم وەک پێویست ناتوانێت خۆی لە هەڕەشە دەرەکیەکان بپارێزێت. خەڵکی کوردستان بە شێوازێکی گشتی یعنی هەستیانە کرد بە ئارامی کە هێزەکانی هاوپەیمانان لە کوردستان داهن دەیانگو پشتیوانیەکمان هەیە ئەوە یەکێکیان. دومیان بەنسبەت ئەوە ڕەشانەی لەسەر هەرێم بەتایبەت ڕۆکێت درۆن چ لە گروپە چەکدارەکانی دەرچوو لە یاسا لە عێراق چ لەوانی کە لە ئێرانش داهاتن بەهۆی بوونی ئەو سیستەمەی پاتریۆت و سیستەمەکەی سیرامی ترکە لە هەولێر ئەوش لە بڵێن ئەتوانم لە نەتاقێکی دیاریکراوە یعنی هەمووسان نەبوو بێگومانیش ئەوان هاوکارێکی زۆری هێزی پێشمەرگەیان کردووە لە کاتی خۆیدا. هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ هەرێم پێکاتووە لە بواری سەربازی، لۆجستی، دابینکردنی پاڵپشتی دارایی پێشمەرگە و ڕاوێژکاری کە لە ژێرناوی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2014ەوە لە عێراق و هەرێم بەردەوامن. لە ئێستاشدا ڕێککەوتنەکە بەرەو کۆتایی دەچێت. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت کورد دەبێت نێوماڵی خۆی بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکان ڕێک بخات. کێشەکە ئەوەیە ئایا کورد خۆی پشتی بەچی قایمە لە ڕووی سیاسیەوە. ئێمە پشت قایمی گەورەمان ئێستا ئەو دەستورەیە کە دانی ناوە بە هەرێمی کوردستانە. چەنێ ئەم دەستورە ڕێز لێ گیراوە، چەنێ ئەم نیزامە سیاسی ئێستا جێگیرە، چەنێ ئێمە تەباین لەگەڵ هێزە سیاسیەکانی تری ناو عێراق و پێگاتەکان ئەمە ئەتوانێت ئارامی و ئۆقرەی سیاسی بۆ هەرێمی کوردستان دروستکە. لە ئێستادا دۆخی هەرێم لە بۆشایی دەستوری و یاسایی و سیاسی و ناکۆکی نێوان لایەنەکاندایە. چاودێرێکی سیاسیش باس لە مەترسیەکانی ئەگەری کشانەوەی یەکجاری ئەو هێزانە دەکات. کاریگەریەکانی بەڕوونی لەسەر چەند خاڵێک لە سەر هەرێمی کوردستان ڕەنگداتەوە. یەکەمیان ئەوەیە کە هەرێمی کوردستان پشتی بە سیستەمی بەرگری ئاسمانی ئەمریکا بەستووەوە. هەرێمی کوردستان تا ئێستا سیستەمێکی بەرگری ئاسمانی نییە. خاڵێکی دووەم کاریگەریە لەسەر پشتیوانی هێزەکانی پێشمەرگە. پشتیوانی هێزەکانی پێشمەرگە مادیە، معنەویە. خاڵێکی تر ئەوەیە کە لە ڕووی ئابووریەوە کشانەوەی ئەمریکا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت کە بۆشاییەک لە هەرێم لە شوێنی ئەمریکا دروست دەبێت لە هەرێمی کوردستان. ئەو بۆشایە دیار نییە ئایا هەرێم دەستوانای ئەوەیە خۆی بڕی بکاتەوە، ئایا بە هەمانگی لەگەڵ عێراق پڕی دەکاتەوە یان گروپە چەکدارەکان بە شێوەیەکی نێگەتیڤ لەگەڵ ئێران پڕی دەکەنەوە. هەرچەندە ئەو هاوپەیمانیە بۆ شەڕی دژی داعش لە ئابی 2014 پێکهێنرا بوو، بەڵام هەرێم بە ئەگەری کشانەوەی یەکجاری ئەمریکا ڕۆژانی قورسی لە پێشە و پێدەچێت دۆخەکە لە ڕووی سیاسی وەمنیەوە بەرەو لێکترازانی جددی بڕوات و گروپە چەکدارە میلیشیاکانیش سەرمەشقی ئەو مەترسیە جددیە بن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.